من وەک ڕێواری عەلی شامار یەکێک لە فەرماندە سەربازەکانی لیوایەکی تایبەتی سکرتارەتی پێشووتر هیچ کێشەیەکی شەخسیم لەگەڵ هیچ کەس و لایەنێک نییە. ئێوارەی دوێنێ ژمارەیەک چەکدار کە هەموویان ناسراون و سەر بە دوو بەرپرسی باڵای ئەم حزبن یەکێتی نیشتمانی کورسان بە چەکەوە هەڵیان کوتایە سرم بە زەبری لێدان و چەک و میلیۆنانەوە و تەقەکردن منیان فڕان بۆ شوێنێکی نادیار و توورەکەیان کردە سرم بەبێ فەرمانی دادوەر دوور لە هەموو ڕێسا و یاسایەک بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە و درڕندانە هێرشان کردە سرم زۆریان لێدام و دواتر بردمیان بۆ شوێنێکی نادیار سرم شکاوە و 16 تەقەڵ بە سەرمەوەیە وتیان دەبێت بڵێ ئەم کارە بەرپرسێکی باڵای یەکێتی نیشتمانی پێی کردووی کە پاڵم بە خێزانی یەکێک لە بەرپرسە گەورەکانی یەکێتی نیشتمانی کورسانەوە ناوە وەک بەڵگەیەک بەکاری بێنن بەڵام وتم من هیچ کارێکی وام نەکردووە چۆن دەتوانم هیچ کەسێک تۆمەتبار بکەم و ناوی کەس بێنم کە هیچی پێ نەوتوم زۆریان لێدام خەریک و بخینکی ئەم 3 جار لە هۆشی خۆم چووم و هەموو ئەو کەسانە ناسراون پێشتر هاوڕێی گیانی بەگیانی من بوونا لە شوێنێک دەوامان کردووە کە من بە ماڵی یەکەمی خۆمم زانیوە کە لیوایەکی سکرتارەتی بە ڕێزمان جەلال بووە 15 ساڵ من خزمەتم لەو شوێنە کردووە بە ڕوح و بە دڵ و بە گیانبازیم کردووە و یەکەم شەیدی شەڕی داعش من داومە و یەکەم برینداری شەڕی داعش سریەکەی من داوێتی بەڵگەشمەوە و شایەتمەیە ئەوەش وەفاکەیانە بۆ من سکاڵای یاساییم لەسەریان تۆمار کردووە ڕوبەڕووی یاساییم کردوونەتەوە هەمووشیان دەناسمەوە هەمووشیان پێشمەرگە بوون لەگەڵ خۆمەوە دەوامیان کردووە دەبێت دادگا لەم کەیسەدا سەروەر بێت ئەمە باجی هەڵوێستەکانمانە پشتیوانی حەقمان کردووە